وصلى الله على أو حضرتي خيا والكمالاتي. مێژووی خوێندنی ئاینی ئیسلامی لە کوردستان لە مزگەوت و حوجرەکانەوە دەستی پێکردووە. ئەمەش لە سەرەتای هاتنی ئیسلامەوە بۆ وڵاتانی ناوچەکە بە کوردستانیشەوە تاوەکو ناوەڕاستی سەدەی بیستەمیش مزگەوت و حوجرە ڕۆڵێکی باڵایان لە بڵاوکردنەوەی خوێندەواری و پێگەیاندنی زانای ئاینی و ئەدیب و ڕۆشنبیری کووردە بەگشتی هەبووە. بەدڵنیاییەوە هەرچی ئینسان هەیە لە چیایە؟ لە زەرورمەندیایە. لە چیایە؟ لە زەرۆرۆمەندیایی، لە خەسارەتە، لە ناڕەحەتیایە. حەچی ئینسانێک کە ئەیبینی و کە هەیە و کە نییە و ئەیبینی و نایبینی هەمی لە زەرۆرۆمەندیایە. ئیلا کێ نەبێ؟ ئیلا الذینە ئامنوا، ئیلا ئەوانە نەبێ کەوا ئیمانیان بەخوای پەروەردگار هێناوە و عەملوا الصالحاتی و عەمەل و کردەوە و کاری باشیان ئەنجام داوە و تەواصەو بالحەقی وەروەها دەست ئەگرن بە حەق و بەڕاستیەوە واتە ڕەفتاری ڕاست و کاری باش ئەنجام ئەدەن و هەروەها بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە دێر زەمانەوە حوجرە و مەدرسەی ئاینی بە تایبەتی تەریقەت و عرفان و تەسەوف لە کوردستانە دەور و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە پەروەردەکردنی فەقێ و پێگەیاندنی فەقێکان و پێشکەشکردنی فەقێ بە کۆمەڵگای کوردەواری خۆمان و بوونیان بە مامۆستای ئاینی لە مزگەوتەکانە. مەدرسەی نەقشبەندی چەمپاراو لە ساڵی 1970 زاینی لە شارباژێر دامەزراوە، ماوەیەکی زۆر لەوێ خزمەتی کردووە، پاشان چۆتە کوردستانی ڕۆژهەڵات لە گوندی چەمپاراو لەوێ بەردەوام بوو. ئەو مەدرسەیە ڕنگدانەوەیەکی زۆر سەیری هەبووە لە کوردستانی ئێران و عێراقەوە فەقێڕوویان تێکردووە، چەندان مدەڕیسی بەناو بانک کە وەکو مامۆستا مەلا کامیلی تەوێڵا کە خەڵکی تەوێڵەی کوردستانی خۆمان بوو لەوێ مدەڕیس بووە، مامۆستا مەلا مەحموودی محەممەدی کە شەهید بوو لەوێ مدەڕیس بووە، مامۆستای نەمەشیر لەوێ مدەڕیس بووە، مامۆستا مەلا نەسڕوڵای کەندەسوورە کە هەم مدەڕیس بووە کە هەم موریدێکی یان فیدای حەزەتی شاهی سەیفەدین شێخ مەلاقاری چەمپاراو بوو لەوێ مدەڕیس بووە. پاشان کە هاتوینەتەوە ئێرە لە ساڵی 1970 لە 2001 لەم مزگەوتە ئەم مەدرسە ڕەنگینە مەدرسەی نەقشبەندی دامەزراوە، زیاتر لە 40 فەقێ لێرە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و ئەلحەمدولیلا تا ئێستاش بەردەوامە لە خزمەتکردن بە ئیسلام و کۆمەڵگای کوردەواریمان. فەقێتی لە قەدیمە جیاوازیەکەی لەگەڵ ئێستا زۆر بووە، لەبەر ئەوەی ژیانی ئێستا ئاسوودەترە، خۆشترە. ژیانی فەقێتی ئەو سەردەمانی قەدیم تەواو ناڕەحەت بووە. من بۆ خۆم کە فەقێ بووم تقریبا 35 ساڵ پێش ئێستا لە شاری بانا لە مزگەوتی ئیبراهیم ئاغا لای حاجی مەلا جەلال کە لەوێ خوێندومە، دەورێکی ئەو تەو نەبوو، ینی ئەو ئیمکاناتەی کە ئێستا فەقێ بەڕێزەکان هەیەە، ئەو ژیانە ئاسوودەی کە ئێستا هەیەە لە هەموو ڕوویەکەوە لە قەدیماوانە بووە، بەڵکو ئێستا فەرق و جیاوازی زۆرە لەگەڵ حوجرەکان و فەقێکان و سەردەمی ئەو قەدیمەدا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وأصحابه أجمعين. ژیانی فەقێتی ژیانێکی مبارەک و پیرۆز و تا ڕادێکیش قورس و گرانە. ئینسان کە خۆی بۆ خۆی گەورەی لایی کردەوە پێویستە لە هەموو کات و ساتێکە ئەم یەکلایبوونەوەی تیا بێت. ژیانی فەقێتیش پێویستی بەمەیە، بۆیە هەر کاتێک هەر فەقێک لە هەر سوچ و کوچێکی ئەم ژیان و ئەم دنیاەدا بڕیاری ئەوەدا کە دەست بکا بە خوێندن و ڕێگەی ئەم عیلم و دینە هەڵبژێرێت، ئەوە ئەبێ خۆی بۆ ژیانێکی تا ڕادێک بڵێن قورس و ناڕەحەتێک لای بکاتەوە. سەرەتا هەر فەقێک کە دەستەکا بە خوێندن پێویستە لە لوغەتنامەوە دەست پێ بکات کە لوغەتنامەی ئەحمەدیە بە حیفز و بە دیڕاسە دەست پێەکە. ئەوجا دوای تاوابوونی ئەم لوغەتنامەیە کە بە جوانی لەبەری کرد و لە خزمەت مامۆستایەکە جوان تەواوی کرد، ئەوجا چێتە سەر کتێبە نەحویەکان لە عامیلی جورجانیەوە دەست پێەکە، ئەوجا چێتە سەر کتێبی سەرف کە تەصریفی زەنجانیە.
کە ئەم دوو کتێبەی بە جوانی تەواو کرد و تەواو دوانی لێ حاڵی بێ لەگەڵ ئەمەشا ئەم فەقەیە ئەبێ هەوڵ بە ئەم مادانە بنووسێتەوە بۆی بە تەواوی فێری نووسین بێت و مێشک و زیهنی بکرێتەوە. لە دوای ئەوە اختیارەکە تقریبا گۆڕانکاری بەسەرایە. هەندێک فەقێ ئەچێتەوە سەر نەحو، هەندێک فەقێ ئەچێتە سەر سەرف، هەندێک لە زۆرێک لە فەقەکان دەتوانین بڵێن هیدایە ئەخوێنێ، هیدایەت و الهیدایەت فی النەحوی، هەندێکی دیکە سەمەدی ئەخوێنن، هەندێکی دیکەش ئونوذەج ئەخوێنن، هەندێکی دیکەش هەن نەخێر هەر بۆ درێژە پێدەری سەرفەکە تەصیفی مەلاعەلی ئەخوێن، تەصیف مەلاعەلی تەواوەکەن ئەو جا ئەچنەوە سەر نەحوەکە. لە دوای ئەمە هەڵەتە چەند ساڵێکی پێچێ لە مابەینا فەقەیتە تقریبا لە ژیانی سوختەییدایەوەتە قۆناغی سەرەتایی. ئێشتا ئەم فەقەیە لە حاڵەتی خۆی ئامادەیەکەین وردەورە تەحسیلی عیلمەکانەکە وردە بەرەو گەشەبوون هەوڵەدا. لە دوای ئەوە چێتە سەر عیلمێکی نوێ کە عیلمی بەلاغەیە، عیلمی ئیستیعارەیە. لەوێ ئەو کتێبێ لەوێ خوێنێ بە ناوی کتێبی ئیستیعارە. لە دوای تاڵبینی ئیستیعارە ئەگەر فەقێ تالب ئەتوانێت کتێبێک لە عیلمی وەضع بخوێنێ بە ناوی ئەلوەضع. ئەگەر زۆر احتیمامیشی پێناوەکەیتەوە سەر خودی فەقێکە و هەروە سەر خودی ئەو مامۆستایی کە دەرسی پێڵێ. دوای ئەوە دووبارە کتێبێ لە نەحوا خوێنێ بە ناوی کتێبی ئەلجامی. ئەم کتێبە هەڵبەتە فەقێکە بۆ خۆی اختیارەکە لەو کاتە ئایا زۆری بخوێنەیە خۆت کەم چکە عادەتەن کتێبی ئەلجامی تاوەکو مەرفوعاتە خوێنرێ. لەوێ ئیتر زۆرێک لە فەقەکان زۆرێک لە مامۆستاکان لەوێ ئەوێستێن و ئەچنە سەر کتێبی ئەسویوطی. کتێبی سویوطیش ئیمامی سویوطی کە کتێبێکی گەورەی نەحوە، ئەم کتێبە تقریبا توانین بڵین ساڵێک زیاتری پێچی، ئەین ساڵێک زیاتری پێچێ کەمتری پێ ناچێت. لەبەرەوەی شیعرە شەواهیدە و هەروەها کتێبەکە عیلمەکە بە شعردا ڕێژراوە کە ئەلفی شەرحی ئەلفی ئیبن مالیکە پێویست و زەرورە و چاگوایە فەقێکە لە بەریگا بۆیە هەر فەقەیە کە توانای زیهنی باش بێ و ئێرادەی باش بێ ئەو مامۆستاکە بەتە پێی لە بەرەکە. لە دوای ئەوە کە کتێبی سویوطی تەواو کرد و شەرحی ئەلفی ئیبن مالیکی تەواو کرد ئەو جاچێ بەرەو کتێبەکانی مەنطیق. لەوێ دەسەکە بە ئیساغوجی. ئیساغوجی مەتنێکە هەڵبەتە مغنی الطلاب شەرحێتی. ئیساغوجی زۆرە لە فەقەکان لەبەری ئەکەن و هەروە دوای شەرحەکەشی خوێنن کە شەرحی مغنی الطلابە. لە دوای تاوبوونی ئەو جا دەست ئەکەن بە خوێندنی عەبدوڵڵا یەزدی. لەم قۆناغا لە دوای تاوبوونی سویوطی کە ئەچنە سەر عیلمی مەنطیق ئیتر لێرەوە فەقێ ئەگەڕێ بەچی ئەگەڕێ بە مستەعید، یعنی فەقێک وردە لەوایەتر حازر بگا بە دەرەجەی ئەوەی کەوا شەهادە وەربگرێت و ئیجازەی علمی پێ بدرێت و بێ بە مامۆستا. لەم کات و ساتانە لەم درێژەی خوێندنە ئەم فەقەیە زەرورێکەوە خۆی فێری خۆتبەدان بداواتە بتوانێت لە مینبەرێکە جمعانە بتوانێت خۆتبە بدا لە هەر جێک بێ ئەویان گەرەی نییە. لەم مابەینانە زەرور و پێویست ئەتوانین بڵین واجبیش لەسەر ئەو فەقەیە کەوا ڕەمەزانان بڕوا بۆ دێهاتەکان کە پێی ئوترێ مەلار ڕەمەزانی خزمەت بکات و لەوێت دەوراتێکە بینێ هەم دەورێکە بۆ خۆی هەم تێگەیشتنە هەم پێگەیشتن هەم خیبرەیەک و ئەوە چۆن بڵێن دەوری ئەو مادانەیە کاتەوە کەوا خۆی خوێنێتی. لە زیمنی ئەمە کە بیرمان نەچێ عەرسان بکەم ئەبێ ئەو فەقەیە شەرعیش بخوێنێ کە یەکەمین کتێب لە شەرعەکە ئەی خوێنن زیمنەن لەگەڵ کتێبەکانی پێشترا کە باسم کرد ئەبێ فەتح القەریب بخوێنن. دوای ئەوە فەقێەکەوێتۆ سەر خۆی ئایا مینهاجە خوێنێت یاخود ئیعانە خوێنە کە زۆرێک لە فەقەکان ئیعانە خوێن لەبەر ئیعانە کتێبێکی متەوەلتر و درێژتر و هەروە وردەکاری زیاترە لە فقی ئیمامی شافعی چونکە ئێمە ئەغڵبەن فقی ئیمامی شافعی خوێنین لە هەرێمی کوردستانە. هەڵبەتە ئیعانەکە لە دەوروبەری جامیە خوێنرێت چونکە عیبارەتەکانی قورسن و سەختن لە دەوروبەری جامی و سویوطیا خوێنرێن و دواتر. دوایەوەی کە عەبدوڵڵا یەزدی تەواو کرد ئەوجا ئەچێ بۆ عیلمی کەلام واتە عیلمی عەقیدە و بیر و باوەڕ. لەوێ چی ئەخوێنێ؟ لەوێ یەکێکی دیکە لە کتێبەکانە خوێنێم کە ئەویش شەرحی ئەتیقاد یاخود شەرحی عەقیدەی ئیمامی نەسەفیە کە مەشهورە بە عەقیدەی نەسەفی. ئەم کتێبە خوێنن کە ئەم کتێبەش مودەتێکی زۆری ئەوێ و مطالعێکی باشە و توانە و زیهنێکی باشێ. ئەگەر بێت و یا دوور بێ یاخودا فەقەیەک زیهنی باش نەبێ یاخود وەکو پێویست لە پێشتانەی خوێن بێ ئەوە ناتوانێت بە خزمەت ئەم کتێبە جوانە بگات و یاخود ناتوانێت لێ حاڵی بێ. لە دوای تاوبوونی ئەم کتێبە یەکێکی دیکە ئەخوێنێت لە کتێبەکانی بەلاغە. جا فەقێ مخەیەرە لەوەی کەوا چی ئەخوێن چکە چەند کتێبێکی بەلاغەمانە لە جەواهیر البەلاغە یاخود مختصری ئیمامی تەفتازانی. زۆرێک لە فەقەکان مختصری ئیمامی تەفتازانی خوێنن. دووبارە لێرەشە مخەیەرن فەقەکان ئایا هەرچە عیلمەکە خوێنن بەیانەکە یاخود بەدیعەکە یاخود
علمی تشبیهەکە ئەخوێنی یاخود نایخوێنن ئەمە لوبارە لێرا بۆ خۆیان مخەیرن بەڵام ئەوەی کەوا زۆر زەرور بێت دوو علمی یەکەم ئەبێ بەیان و بەدیعەکە بخوێنن ئەو جا دوای ئەوە کە مختصریان تەواوکە کەسێکە مختصری خوێن یاخود جەواهر البەلاغەکەی خوێن یاخود مطەوەلەکەی خوێن دوای ئەوە شا دەبێ بە کتێبی جەمع الجوامع کە گەشت بە جەمع الجوامع هەڵبەتە جەمع الجوامع کتێبێکی گەوری ئوسوڵ الفقه مەبناکانی فقه بۆ ڕوونەکاتەوە کە کتێبی ئیبن سوبوکیە کوڕی ئیمامی سوبوکیە کتێبێکی دوو مجەلەدی دوور و درێژە فەقێن یعنی دەگمەن هەڵکەوت بێ فەقێ توانی بێتی نەک بە ساڵێ بە ساڵ و نیوەی ئەگەر تەواویکە دوای ئەوە تقریبا ئەم فەقێ ئامادە ئەبێ بۆ ئەوەی ئیجازە وەربگرێتە ئیجازەی علمی پێ بدرێت ئەتر فەقەکان هەڵبەتە دەور و زەمانەکە ئەیگۆڕێ ئەگەر فەقەکە بۆ خۆی تالە بێت و شوێن و زەمان و کاتەکەی باش بێ ئەتوانێت درێژەی پێ بدا شوێن و زەمانەکەشی مساعیدنەوە یاخود بۆ خۆی حەزی لێنە حەزی لەوە بوو کەوا بچێتە سەر میحرابێ ئەو جارە ئەتوانێت بچێتە سەر میحرابێ لە خزمەت لە مزگەوتێکا خزمەتکە یاخود ئەتوانێت لە شوێنێک لە جێگایك لە گوندێک لە شارۆچکەی لە شارێکا ببێ بە مدەریس و ئەو مادانی کەوا خۆی خوێندوێتی خب بتوانێت بە ڕۆڵە و نەوەی خەڵکی بڵێت و خزمەتکە ئەویش لە سوچێکی ئەم دنیادا لە سوچێکی شارەکەی خۆیدا مەملەکەتەکەی خۆیدا بتوانێت خزمەتکە و ئەویش فەقێ دروست کات و ئەویش فەقێ تێبگەێنێ ئەمەی کە عەرزم کردم بە خولاسەی و تەقریبان بە تەفسیلیش قۆناغەکانی خوێندن و کە یەکەم لە سوختەیە و مستعیدی و دوایی ئەبێ بە موجاز و ئەبێ بە مامۆستایەکی ئاینی و خزمەتکاری میحرابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حوجرەکانی کوردستاندا چەندین فەقەی خەڵکی وڵاتانی عەرەبی و ئیسلامیش هەبوون ئەمەش مانای وایە حوجرەکانی کوردستان ناوبانگی باشیان لە جیهانی ئیسلامیدا هەبووە هەر لە جیهانی عەرەبی و ئیسلامیشدا چەندین زانای ئاینی گەورەی کوردی وەک موفتی پێشووی عێراق مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و چەندین گەورە زانا عەلامەی وەک مەلا ئەبوبەکری موسەنیفی چۆڕی و قزڵجی و زەهاوی هەبوون کە دەرچووی حوجرەکانی کوردستان بوون و لە ناوچە عەرەبی و ئیسلامیەکاندا وەک موفتی و قازی کاریان کردووە و بەناوبانگ بوون تەنانەت مەلای کورد گەیشتووەتە شەنگەهای لە چین و بوخارا و سەمەرقەند و هیند و مەراکیش و ئەفریقیا جگە لە میسر و شام و حیجاز و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوکات زۆربەی کەڵە شاعیر و ئەدیبانی کوردیش لە حوجرە و فەقێیەتیەوە ئەدەبیاتی کوردیان بە زیندوی هێشتوەتەوە دیڕاسە و دەرس وەختی خۆی لە قەدیما گرنگیکی تایبەتی پێدراوە هەم لەلایەن وانە بێژەکانەوە هەم لەلایەن فێرخوازان و قوتابیان و فەقێ عەزیزەکانەوە ڕۆژانی کە دەرسیان ئەخوێن جگە لە سێشەمە و جومعە چونکە سێشەمە و جومعە پشوو بووە لە مەدرسە و حوجرەکانی قەدیمە سعیان زۆرە کرد یەکێک لەو بەرنامانەی کە من بۆ خۆم لە خزمەت باوکی خۆمان خوێندومە ئەوە بوو ئەبێ ئەو کتێبانە لەبەر کرانایە یەکەم کتێب کە تەسلیفی زەنجانیە کە فەقێ دەست پێیەکە ئیعلم ئەنە التصریف في اللغة التغيير ئەبێ لەبەر ئەو مامۆستای پێی ئەوتی نابێت کتێبت پێ بیایە ئەبێ فەقێەکەی لەبەری کردای ڕۆژی دوایش بۆ مامۆستاکەی بوو تایوانێ بە هەمان شێوە هەموو ئەو مەتنانە ئەو مەتنانە ئێستا لەوانەیە کات نەبێت دانە بەدانە ناوی کتێبەکان عەرزکەم هەموو ئەو مەتنانە ئەبێ ئەو فەقەیە لەبەری بکردایە سعیەکی زۆر هەوڵێکی زۆر کۆششێکی زۆر هەبوو لە حوجرەکانە کاتی خۆیان فەقێ تەرخان ئەکرد فقط بۆ متالعە پێداچوونەوە بە دەرسەکانیانە لەبەرکردنی ئەو کتێبانەی کە مامۆستا ئەمری کردووە زۆر خەریکە بوون زۆر سەعیانە کرد زۆر ماندوو ئەبوون و زۆر گرنگیان پێیە بۆیە کاتێک ئەو فەقەیە ئیجازەی مەلایەتی وەرەگرت مەلایەک بوو نمونە بووە لە کوردستان ئێران و عێراقا مامۆستایەک بووە کە بەناوبانگ بووە یعنی ئەو خزمەتەی کە حوجرە و مەدرسەی ئاینی عێرفانی نەقشبەندی کردویانە ینی لە ئاستی زانکۆکانی ئێستاە بوو پیاوەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیسی پەروەردەکردووە حوجرە پیاوەکو مامۆستا مەلا باقری پەروەردەکردووە حوجرە پیاوەکو مامۆستا مەلا نەسروڵڵای کەندەسوورە کە ئەو مریدەیان فیدای حەزرەتی شێخ مەلا قاری چەمپارەوە بۆ پەروەردەکردووە پیاوەکو مامۆستا مەلا ئەحمەدی نەمەشیری بانەیی پەروەردەکردووە پیاوەکو مامۆستا مەلا مەحموودی محەممەدی بلەکەیی بانەیی کە مەعروف بوو زۆر عەلامە بۆ
وەردەکردووە کەوا بوو فەرق و جیاوازیەکە ئێستا لەوەیە ئەو کاتە گرنگی بە دەرسەکان و بەوانەکان زۆر ئەدرا و حیفزیان ئەکرد و لەبەریان ئەکرد و دەوریان ئەکردەوە و گرنگیان پێ ئەدا فەقێکان لە قەدیمە خوێندەکان بە پێی کتێب بوو تەفسیلە و کە من عەرزم کردن بەڵام ئێستا زۆرێک لە شوێنەکان توانین بڵێن زۆرێک لە جێگاکان لە هەرێمی کوردستان و تەنە لە عالەمیشە گۆڕانکاری بەسەرا هاتووە کە ئەمە پەیڕەو ناکرێ بەڵکو بە پێی وەکو چۆن بڵێ شیبها مەدرسەیەکی دنیای لێ کراوە بە پێی پۆلەکان ئەڕۆن بەڕێوە کە تقریبان توانین بڵێن ئەمە ژووکو پێویست خزمەتی بەدین نەکردوێت چونکە ئەو عالم و خوێنەوارانی کە خزمەتی دییان کردووە دانیشون شەو و ڕۆژ شانیان لەسەر کتێبێکدایە و لە خزمەتی بوون و مەتاڵەعیان کردو تاوەکو جوان بتوان لێ حاڵی ببن چونکە عیلمی شریعەت و ئەم عیلمی دینیە کە دینی ئیسلامە عیلمێکی هەروە ئاسانیە عیلمێکی قورسە عالمانی ئێمە خزمەتکارانی ئەم دینە زەحمەتێکی زۆریان لە پێناو خزمەتکردنی ئەم دینا نۆشیوە وەروە ژیان فیدایەکی زۆریان کردوە تاوەکو بتوانن خزمەت بە مامۆستای ئاینی کەن و فقێ پێ بگەن و هەروان نێڵن چرای ئەم دینە بکوژێتەوە بۆیە بەڵە فەرقێکی زۆری هەیە و هەروە لە ڕووی بژێویشەوە بەڵێ هەڵبەتە فەرقێکی زۆری هەیە چونکە ئێستا تقریبان تۆی بڵێن وەسیلەکانی ژیان ئاسانترن دەستکەوتنی نان و بژێوی و خواردن ئێستا ئاسانترە تاوەکو قەدیم بەڵکو لە قەدیمە فەقەکان شەوانە و ڕۆژانە کۆبوون و بەسەرە بۆ هەر ئێوارە و فەقێکیان نەنار بۆ ماڵەکان تاوەکو خواردن بۆ فەقەکان کۆبکەنەوە و بژێوی خوانی پێ بەسەر بەرن هەڵبەتە ئێستا ئەوە نەماوە لەبەر وەزع گۆڕاوە و خوای گەورە دەروی لە میلەت کردوێتەوە بەڵە گۆڕانکاری بەسەر هاتوو ئەو زەخت و زەحمەتە لەسەر فەقەکان نەماوە بژێوی ژیانی فەقێکان وەختی خۆی پیانە گۆڕاتبەی فەقێ ئەگەڕان چەند فەقەیەکیان تەرخانە کرد لە گوندەکانە یان لە شارێکی و کوستێمانیا لە گەڕێکێکی ئاوادا ئەگەڕان ئەنگوو پێخۆری فەقێ ڕەحمەتی خواتان لێبێ بەیانیان ئێواران نیوەڕوان چەند ماڵێکیان دەنیشانە کرد خوای گەورە هەچی دابێ خواردن و پێخۆری ئەو سەردەمە لەگەڵ نانە ئەنهێنا بۆ ئەو فەقانە و لەوێ پێکەوە ئەیان خوارد بژێوی ژیانیان ئابۆ شێوازە بووە ئەگەر خێرخوازێکیش بوو بیایە جاجار داوەتێکی بکردنە بۆ ماڵەوە بەو شێوازە بووە بەڵام ئێستا ئەلحەمدولیلا لەو پەڕی خۆشیان هەموو شتێک بە تایبەتی فەقێتیش ئەگەر نەزمی تیانە بێت ینی زەختی تیانە بێت چۆن بڵێ سەرپەرشتیاری تیانە بێ ئیشەکە هەڵەوەشێت و ئیشەکە کۆتایی پێدێ هەموو ئیشێک پێویستی بە قاعید و ڕەهنمایی کارێک هەیە بەڵێ لەناو حوجرێشا بە تایبەتی پێویستە کەوا ئێمە مەسئول حوجرەمان هەیە ینی ئەو کەسەی سەرپەرشتیاری حوجرەیەەکە لەناو ئەوانیشە ئەویش زۆر کات کەسێک لە شوێن خۆی دیارریەکە ئەگەر لەوێ نەبێ ئیشەکانی بۆ ڕاپەڕێنێ هەڵبەتە لە بینی سوختە مستعیدا جیاوازیە لەبەی سوختەکان تازەترن سەرەتایی هاتوون کۆمەڵشتەی نازان مستعیدەکان دەمێکە لە حوجرەکەمانەوە و یاسا و ڕێساکان باشتر دەزانن بۆیە ئەم سوختانە پێویستە بە تایبەتی ڕۆڵەونەوەی ئەمڕۆ کە زیاتر پێویستی بەمەیە پێویستە یەکێک ببێت کە لە ڕووی ئەخلاق و تربێت و قسە و هەڵسوکەوتۆ زۆر جوان چاودێری بکات و وەرافێری کارە باشەکانی بکات هەم لە ڕووی نوێژ و هەم لە ڕووی دەرسوێندن و هەم لە ڕووی جلوبەرگ و هەم لە ڕووی ئەوەی کاوە پاک و تەمیز بێت لە ڕووی کاوە کاروبارەکانی خۆی جێبەجێ بکە ئەمە پێویستی پێدی بۆ ئێمە قانونێک هەیە لە حوجرای وەکو خۆمان و زۆر لە حوجرەکانی ژمە پەیڕەوەکەن ئەوەی کاوە نیزامی حوجرە بەم شێوازی بە بەیانیان زوو ئەو فەقێ حازر بێ هەڵبستێ ئەگەر لە ماڵ نەبوو زوو لە وەختی خۆیان بێتەوە بێ دەرسکا بە دەرس خوێندەکەن واجە وەکو جلوبەرگی ڕسمی و گشتی و عامان جلی کوردیە و هەروە بەستنی جامانێ و جلی پاه و تەمیز ئەمە کۆمەڵێکە لەو تەنزیماتانە و هەروەها وەکو ئەوەی کەوە فەقێ ئاموشۆ بکابێت و بۆ ماڵەوە هەرگیز هیچ فەقێک ناتوانێت سەربەخۆ بچێ بۆ ماڵ و سەربەخۆش بێتەوە بێرە بەڵکو پێویستە مەسئول حوجرە ئاگادار بکاتەوە و هەروەها بۆ زەروریاتیش نەبێت ڕێگەی پێ نادرێ وەروە یەکێکی دیکە لەو یاسا و ڕێسانەی کە جێبەجێ کرێ لە حوجرا و بە تایبەتی حوجرەکە ئێمەش ئەوەیە کە فەقەکان ناکرێ هەموو کات و ساتێ بە ئارزوو و تااقەتی خۆیان بچنەوە بە ماڵەوە بەڵکو هەر کاتێک کارێکی پێویست بوو ئەو جاتوان ینی فەقەمان هەیە بوون من لە مانگە جارێ ئەچێتە ماڵە هەمانە ئەچێتە مانگ و نیوێ هەیە تا دوو مانگیش ئەڕوا ئەو جا سێ شەو تا ئەو پەڕی چوار شەوی پێ بدرێ ئەوە لەم کاتانەیە یا غەیری ئەوە فەقێ ناتوانێت بە ئارزووی خات و چۆکە یەکێکی دیکە لەو ڕێگیرکارانەی کەوا ئاکرێت لە فەقەکان کەوا بیکەن ئەوەی کە چوونە دەرەوەی ناکرێ فەقێ بێ بۆ خوێندن و بچێ بۆ دەرەوە لەگەڵ چۆن بڵێن کەسانێکی غەیری حوجرەکە پەیوەندی ببەستێت و هاوڕێتی دروستکە ئەمە یەکێکی دیکە لەو کارانەی کە بە هەموو شێوازێک ڕێگری لێ ئەکرێ ئەمە کۆمەڵە یاسا و ڕێسان وەروەها لە ڕووی
چۆن بڵێن هەڵسوکەوتیش و دووبارە هەمیشە کەسێک لە حجرەکە جایتە مەسول حجرە بە یاخود خۆی کەسێتە ڕاستپێرێ دایانێ بە تایبەتی بۆ سوختەکان تاوەکو فێری هەڵسوکەوتیان بکە بزانێت کە غەڵەتێکیانەیە لە ناو کۆمەلگای خود کە کاتێکە یەنە ناو مزگەوتی یاخود لە کاتێکە ئەشتنە ناو میوانیەک و یاخود ناو تەعزیەکە غەڵەت شتێکیان هەبێ پیان ئەڵێت و بۆی کەوا ڕێک و پێک بن و بێغەڵەڵ و بێ کێشە بێ. أول فاسق لم يستكمل خصال الخيري فاسق أو كسان لك بناهي كبيرا كانوا بناهي كبيرا باشا استكمال توكاري أماني كبطاط يخير توكل ولا استحقاق اسم المدح وذكاته أجل نفرك صاحبي يخير لە کۆندا لە سیستمی خوێندنی حوجرەدا یاسایەکی نووسراوی کۆنکرێتی نەبووە، تەنانەت تاقیکردنەوەش نەبووە یان زۆر کەم بووە. لە بری تاقیکردنەوە مناقەشە و دیبەیتی زانستی هەبووە لە نێوان فەقێکاندا، بە تایبەتی لە شەوانی سێشەممە و هەینی و لەو کاتانەی فەقێی حوجرەکان سەردانی یەکتریان کردووە. ئەمەش سوودی زۆر بە فەقێکان گەیاندووە و لە ڕووی تام و چێژ و لە ڕووی زانستیشەوە ئەوەی مناقەشەی لەسەر بکرایە تا مردن لەبیر نەدەچووەوە. هەر کەسێکە بێت لە حوجرە ئەبێ بە تەرتیب ئەبین لە حوجرەیە هەر کەسە و ئیشێکی تایبەت بەخۆی ئەبێت. هەمانە بۆ نمونە لەسەر پرشتیاری فەقێکانەکە فەقێکان بە پێی هینەکان منەزیم و تەرتیب ئەبین. هەنێکمان بۆ نمونە ئیشەکان دابەشەکەین لەناو خۆمانە لە حوجرەیە، هەر یەکە بۆ نمونە ئیشی دروستکردن نەکات، هەنێکمان هەیە قابوشتەکان نەشوات، ئیتە هەر یەکە و ئیشێکە گرینە دەست و خەریکی کاری ڕۆژانەمانە بین. لە حوجرە ئێمەدا قاعدە وایە لە نوێژی بەیانیان هەڵەسین دوای ئەوە فەقێ گەورەکان چونکە ئێمە دەرس خوێندنمان بە دوو شێوازە. یەکەم جار فەقێ گەورەکان دوای نوێژی بەیانیان دەرسە خوێنن تقریبا تاوەکو سەعات 8:30 و 9 ئەو کاتە تەواو بین و هەروەها کۆمەڵی دووەمان کە ناوەبرە بە فەقێ بچووکەکان هەروەها ناوزاندەمان کردووە ئەوەی ئەوان لە ڕۆژێکە سێ دەرسە خوێنن بەیانیان عەسران شەوان و دەورکردنەوەی ئێمە ئەغڵب بیکات عەسران و شەوانە چونکە هەندێکمان فەقێ گەورەکان لە بەیانیانە دوو دەرسیان هەیە دەرسێکمان لە خزمەت جەنابی مامۆستا ڕەوفە دەرسێکیتمان لە خزمەت جەنابی مامۆستا شێخ بەهادینە و هەروەها ئیشکردن لە حوجرەی ئێمەدا لە دوای وەکو حوجرەی قەدیمی وایە هەر یەکە و ساحێب ئیشێکە نەک ئەوەی کە یەکێک ساحێبی چەند ئیشێ بێ هەر یەکە و ساحێب ئیشێکی خۆیەتی مەسەڵەن هەمانە قاپشۆرە هەمانە چێژێنەرە و خواردن خۆمان دروستیەکەین ئەوە نەبێ وەکو جاران بچین لە ماڵان کۆی بکەینەوە خۆمان دروستیەکەین خۆمان چێژێنەری خۆمان هەیە هەنە ناو فەقەکانە و هەروەها جل شۆردن و ئەوانە هەر خۆمانی ئەوە نەبێ بیبینەوە ماڵەوە چونکە ئەغڵبمان لەگەڵێکە مامان لە سێمانێ بەڵام لێرەوە نزیک نییە دوورە و ڕۆشنەوەی فەقەکان بەنسبەت ئەوەوە ئەو فەقانی کە ماڵیان نزیکە کە ماڵیان واتە لە ناو شارە هەفتەی جارێک یان بە دوو هەفتە جارێک شەوێک یاخود ڕۆژێک بە کاملی لە ماڵەوە بێ بەڵام ئەوانەی کە ماڵیان لە دەروی شارە فەقێ بۆ فەقێ کەوتووە هیوا هەیە بە مانگی جارێک ئەڕواتەوە دوو ڕۆژ لە ماڵەوە بێ هیوا هەیە بە دوو مانگ جارێک ئەڕواتەوە سێ ڕۆژ بۆ چوار ڕۆژ لە ماڵەوە بێ بەخشی کە ئیماندار بێت فلا يسمى مؤمن کەواتە ناناوێک بەکێ بە ئیماندار وليس هو بكافر بە هەمان شێوە لەگەڵی کە ناو نابرێ بە ئینسانێکی مسلمان ناو نابرێ بەچی بەکاتش ئەیچی لێنە شەهادە دەوسایل ئەعمال الخير حوجەدا کاتەکانمان هەر هەمووی بە تەنزیمە هەر هەمووی بە ڕێکوپێکی ئەڕوات شەوانە سەعات 10 ئەبێ بخەوین بۆ ئەی بانی بۆ نوێژی بانی زوو هەڵبسین و بۆ نوێژەکان هەڵەسین و بە جەماعەت ئەیانکەین و بانی سەعات بێ 8 ئێمە لە حوجە هەڵەسین بۆ ئەوەی بتوانین بە کارەکانی خۆمان ڕاگەینی لە ناو مزگەوتەوە دەستەکەین بە دەرس و دەور و خەریکی کاری ڕۆژانەمانە بین هەتا نیوەڕۆ نیوەڕوانیش دوای ئەوەی کە جەماعەتمان کرد لە حوجەیە ئیستراحەتێکەکەین و فەقێکانمان ئیستراحەتێکەکەن هەتا دوای نوێژی عەسر و دوای نوێژی عەسریش دووبارە دەست پێکەنەوە هەتا نوێژی مەغریب کە نوێژی مەغریب کرا ئیستراحەتێکرێت و نانەکە خوڕێت و دوای ئەوەی کە نانەکە خوڕات بۆ نوێژی خەوتان دێنە سەرەوە و دەستەکەینەوە بە دەرس و دەور هەتا سەعات 9 بۆ 9 و ئەنجا ئەچینەوە خوارەوە هەتا 10 بۆ 10 ئەو ناواخەوین جارێکە نای موفەقاتی پیتەکانە خوێنە حروفەکان لە دوای دەسێن بە قورئان خوێندن لە دوای ئەحمەدیە خوێنین تا ژیانی ڕۆژانەمان لە ڕۆژێکە 3 جار بۆمان هەیە دەرس خوێنین بەیانیان و عەسران و شەوان دەورانیش دەورێک بۆ دەورکردنەوە نیوەڕۆن دەورەکەینەوە
سلاحاتیشمان هەیە و جارجار قورئانە خوێنین و ئەحمەدیە خوێنین و عامریشە خوێنین. لە ئێستاشدا هەرچەندە حوجرە و خوێندنی فەقێتی جۆرێک لە بێنازی پێوە دیارە، بەڵام لە زۆرێک لە ناوچەکان لە کوردستاندا هەر بە زیندوی ماوەتەوە و درێژە بەمانەوەی حوجرە و خوێندنی فەقێتی دراوە و ئەمەش نیشانەی بەرز و پیرۆز ڕاگررتنی ئاینی پیرۆزی ئیسلام و زانستە شەریعەکانە. بدود ابويا كهر عالمي داقيات بنازيان بم كمالي عزم حزم شوكة شيان